ئامادەبووان بینەران جۆگرانی بەڕێز ئەم کاتتان باش هیوادارم سەلامەت بن هیوادارم بتوانین و توانی ومانە بەسەر کۆرۆناڤایرەسە سەر بکەوین و تێکی بشتێنین و هیوادارم لە هەموو سەرانسەری جیهانە بگەنە ئەو شوێنەی کە ئێمە پێی گەیشتوین و ئەوەی کە ئێمە ئێستا پێی گەیشتوین یەک کۆتایی سەرەتایەکە کە بەڕاستی زۆر زۆر خۆشە. من لێرەوە ئەمەوێ باسی ئێمە سەرەتا و کۆتاییەکانی کۆرۆناڤایرەس بە چۆنی دەستمان پێ کردووە سەرەتایەکەیمان باس کردووە و ئێستا گەیشتونێتە کۆتایی کۆرۆناڤایرەس. ئەمەوێ ئیمڕۆ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم و هەروە مەدالیای خۆڕاگرتن و بەرەنگاری بەم بە هاوڵاتی و لە هەمان کاتە ئەو مەدالیایە کە ئێوە زۆر دەمێکە بە منتان بەخشیوە زۆر سپاستانەکەم بۆ هەموو ئەو پاڵپشتی کە ئێوە بە منتان یا بۆ بەردەوامبوونم لێرە. ئەگەر ئێوە نەبوونایە من نەمەتوانی بەردەوام بم ئەو قسە جوانانی ئێوە منی گەیان بەم کاتی ئێستا بەم دوا بەرنامەیەم کە لەگەڵ ئێوە بەڕێزا قسە ئەەکەم. ئەو مەدالیای ئێوە بە منتان ناوە لە هەموو مەدالیایە گەورەترە. ئەو مەدالیایە زۆر لەو مەدالیانە گەورەترە. ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم جۆگران و بینەرانی بەڕێز ئامادە نیم هیچ خێرێک لە هیچ دەستگایەکی خێرخوازی وەرگرم جگە لەو مەدالیە گەورەی نەبێ ئێوە یاوتانە بم. پێش کۆرۆناڤایرەس چی بووم، دوای کۆرۆناڤایرەس هەر ئەوەم. کۆرۆناڤایرەس بە هیچ شێوەیە گۆڕانکاری بەسەر منانەهێناوە. دوای کۆرۆناڤایرەس هەچ شتێک بەسەر گۆڕانکاریەک بەسەر ژیانی فیزیکی و مادی منابێت ئەوە من بۆ خۆم بەڕەوای نابینم و حەزەکەم لێرەوە بەڵێنتان پێ بم بەشداری هیچ جۆرە بەخشینەوەی مەدالیایەک ناکەم، بەشداری هیچ جۆرە ئاهەنگێکی تێکشکانی کۆرۆناڤایرەس ناکەم، بەشداری هیچ جۆرە مەناسەبەیەک و سیمینارێک و خۆشگوزشاییەکی کۆرۆناڤایرەس ناکەم، چونکە من لەگەڵ ئێوە بەشداری خۆشی و ناخۆشی کۆرۆناڤایرەسم کردووە و هەموو ئەو قسە جوانانی ئێوە بۆ منتان کردووە لای من هەموو شتێکی زۆر زۆر گرنگ بوو. لە سەرەتای کۆرۆناڤایرەسەوە من ئەوە وت کە نیشانەکانی کۆرۆناڤایرەس لە هەڵامەتە چێ. ئێوە خۆتان نەزانن تەلەڤیزۆنەکان و هەموو ئەو کەسانی کە خۆیان بە خوێنەواری کۆرۆناڤایرەسانیە کردیان بەچوو هاژۆ هاوارێک دەرکەوت لە کوردستانە. خۆشبەختانە قسەکەی من نەهاتە دی، خۆشبەختانە قسەکەی من نەهاتە دی. نیشانەکانی کۆرۆناڤایرەس نەک لە هەڵامەتیش نەئاچوو بگرە زۆر زۆر لە هەڵامەتیش سووکتر بوو. بۆ ئەو کەسانی کە کۆرۆناڤایرەسیان گرتووە لە ماڵەوەن، ئەو کەسانە لە هەموو کەسێک ئێستا مەقاومەتیان زۆرترە، لە هەموو کەسێک مەناعەیان زۆرترە. ئەو کەسانە لەمە دووە چێشتخانەکان و قاوەخانەکان و چاخانەکان بە ناویانەوە دائەندێت. ئەو کەسانە خەڵک حەزەکە باوەشیان پێکە تەوقەیان لەگەڵا بکە. ئەو کەسانە پیان خۆشەکە لە چێشتخانەیەەکە دانیشت و ڕووبکەن بەولاوە خەڵک کەوچکێکوا بە چێشتەکەیانە بەشتم خوایە تۆ زێ مەناعەتیش بێ بۆ ئێمە لەبەر ئەو خەڵکانی کە کۆرۆناڤایرەسیان گرت لە ماڵەکانیان ئێستا لە هەموو کەس لەشیان ساخترە، لە هەموو کەسێک وەزعیان باشترە. لەبەرەوە حەزەکەم بۆ کەسانی کە گرتویانە دڵنیا بن ئێوە لە هەمومان باشترن. ئێستا ئەو ڤاکسینەی ئێوە بۆی کۆرۆناڤایرەس و چۆتە گیانتانەوە لە ئێمە بەهێزترن. وردە ئەڕۆین وەڵام بە پرسیارە قورسەکانی کۆرۆناڤایرەسەینەوە ئەو پرسیارە قورسانەی کە وەڵامەکانیان هەتاکو ئێستا نادیارە ئەچینە سەر سلایدێک بۆ ئەوی بزانین پرسیارەکان چییە. یەکێک لەو پرسیارانەی کە هەیە ئێستا ئێمە پێش کۆرۆناڤایرەسمان باس کرد، ئێستا یەنە سەر باسەکان ئایا کۆرۆناڤایرەس کەی کۆتاییەت؟ ئایا کۆرۆناڤایرەس ئەبێ بە پەتایەکی وەرزی؟ ئایا ئەنتیڤایرۆس بۆ ئەم کۆڤید-19 ئەدۆزرێتەوە؟ ئایا ڤاکسین بۆ ئەم کۆرۆناڤایرەسە ئەدۆزرێتەوە؟ ئایا ئەگەر ڕووداوەکانی مانگی دا هەتاکو مانگی 2021 یعنی دەی 2020 چیمان پێڵێ؟ چکە لە مودەی ئەو 5 مانگە کە ئەکاتە نزیکەی 150 ڕۆژ ئەوە سووری پێوتێ سووری وەرزی ڤایرۆس. هەر ڤایرۆسێک سوورێکی وەرزی بە تایبەتی ئەوانەیە پێیانوتی هەڵامەت و ئەنفلۆنزا سوورەکەیان لە مانگی 2 بۆ مانگی 3 150 ڕۆژە. ئایا
تاکەی ئەتوانرێت ئێمە پیان بڵێن حاڵەتێکی کۆرونا ڤایرەس پۆزەتیڤە؟ ئایا ئێمە تاکەی ئەڵێن بۆ نمونە تاکەی کۆرونا ڤایرەس ئەتوانرێت پۆزەتیڤ بێ لە وڵاتێکە؟ هەڵوێستی ئەمریکا و ئەوروپا و چین لە کۆتایی کۆرونا ڤایرەس چییە؟ ئێمە ئیمشەو هەوڵێن وەڵام بەم پرسیارانە بینەوە. یەکەمیان ئەگە سەیری سلایدێ بکەین بۆ ئەوەی وەڵامێ بۆ پرسیارە بینەوە ئایا کۆرونا ڤایرەس هەتاکو کەی بەردەوامە بێت. ئەگەر هەمووتان بێنەوە خیاڵتان سەیرێکی سلایدی ڕقم 2کەین بۆ نمونە، بەڵام حەزەکەم شتێک بێنمەوە خەیاڵی هەموو ئێوە بەڕێزان لە سەرەتای مانگی سێوە هەتاکو ئێستا شتێکمان و تووتومانە کۆرونا ڤایرەس ئەمەی کە هێستا لە جیهانە لە مانگی سێ هەتا مانگی 4 ئەم کۆرونا ڤایرەسە بەرەو زۆر بوونە ڕوە، لە مانگی 5 و 6 وتمان بەرەو کەم بوونە ڕوە، لە مانگی 7 و 8 وتمان تاکتاک لێرە و لەوێ یان گروپێ لێرە و لەوێ. ئەو کاتی ئەم قسەیەمان کرد سلایدێکمانەیە با لە دوای ئەم سلایدەوە بێت حەزەکەم یەکشت سێ مناقەشەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزە. سلایدەکە بۆ نمونە ئێمە کاتێ لە سەرەتای مانگی سێوە ئەو قسەیەمان کرد کە وتمان کۆرونا ڤایرەس لە مانگی 7 و 8 تۆزەی ئەمێنێ تاکتاکی ئەمێنێ، ئێمە کۆمەڵێشت هەبوو بەرچاومان ڕووناک نەبوو. بۆی ئەڵین پرسیارە قورسەکان لەگەڵ ئەوان ئەو وەڵامانەی نادیار بوون. وەڵامە نادیارەکان چین؟ ئەو وەڵامەیە ئێمە کە ئەمانوێ لێرا قسەی لەسەرکەین لەسەر ئەساسی چییە؟ لەسەر ئەساسی بۆ نمونە ئەگەر کەسێ بچێ سیر کات بنووسێ لە گۆگڵا یا لە سایتێکی زۆر زانستی گەورە هەیە لە جیانە پێوتێ پەبمێت، ئەگەر لەوێ بنووسێ کۆرونا ڤایرەس لە سارس و مێرس و ئێستا نزیکەی 22,000 مەقالە نووسراوە. باشە ئەم هەموو شتە یعنی بۆچی شتێکمان پێ نەڵێ بۆ ئێمە نەتوانین لەسەر ئەم ڤایرۆسە قسە بکەین؟ چۆن لەسەر ئەم ڤایرۆسە قساکەین؟ ئەگەر ئێمە مقارنەیە بکەین بۆی بزانین ئەم ڤایرۆسە بەڕاستی بۆ چوونەکەمان تا چەند ڕاستە، چکە هی ئەم بۆ چوونەمان کە ئێڵێن پرسیارە قورسەکان وەڵامە نادیارەکان. ئێمە بۆچی لەسەر چه ئەساسی ئەڵێن کۆرونا ڤایرەس لە مانگی 7 و 8 تاکتاک گروپ لێرە و ئەمێنێتەوە؟ ئێمە تەوەقوعمان نەئەکرد ئیتالیا و ئیسپانیا و فەڕەنسا و ئەمریکا وای بەسەر بێ. تەوەقوعمان نەئەکرد استراتیجێتی وڵاتی بەریتانیا استراتیجێتێک بێت استراتیژی مەناعی ذاتی و مەناعی وەرگرتنێکی جەماعی بێ. ئەممان تەسەور ناکرد. ئەگەر ئێمە سەیری هەموو ڤایرۆسانە بکەین کە پێشتراتەوە بۆ نمونە ئەم ڤایرۆسی کە پێوترێ ڤایرۆسی کۆڤید کە پیانەوتێ ڤایرۆسەکانی شەمشەمەچۆرە، ئەگە سەیری کەی ئەم ڤایرۆسە لەگەڵ ڤایرۆسی یەکەما کە پێوتێ سارس لە ساڵی 2002-2003 لە لایەنی کەم و لایەنی زۆریەیە، لە لایەنی زۆریە لە 96 لە یەکە چن، لە لایەنی کەمیە لە 80 لە یەکە چن. بەڵام ئەو حەشەرەی ئەو ئاژەڵی کە کەوتە بەنیا پێوتێ پانگولین لە ئەگەسیریکەی لەم هەرسێکیان لە 180 لە 191 لە 196 لە یەکە چن. باشە ئەم ڤایرۆسە لە مانگی 11 دەستی پێکرد لە کۆتایی مانگی 5 لە ناوەڕاستی 6 کۆتایی هات. بەڵام ڤایرۆسی مێرس ئەوەی کە لە سعودیەوە دەستی پێکرد لە 155 لەمانە چێت، هەڵامەت لە 150 لەمانە چێت. کەواتە گەریەمە بە شکڵی سەیریکەین هەموو ئەم ڤایرۆسانە لە سارسی یەکەوە سارسی 2 حتا مێرس کە جۆری ڤایرۆسەکەشی جیاوازە لە 155 لەمە چێ، هەو ڤایرۆسی کە ئەبێتە هەڵامەت لە 150 لەمە چێ. لەسەر ئەم ئەساسە لەسەر ئەو هەموو مەقالاتانی کە بڵاو بۆ لە جیانە بەڕای خۆم و هەروەها نەگەر ڕای خۆم ڕای عالمەکانی سین پێیان وایە کە لە کۆتایی هاوینە بۆ دەرەجەی حرارە دەوری هەیە و تا ئێستاش لەسەرەوە ڕێکن کە ئەم ڤایرۆسە بەرەو کۆتایی ئەڕوات. ئەگەر ئێمە بچینە سەر سلایدێکی تر و سەیری بکەین، ئەگە سەیری بکەین سەیرەکەین هاتنی ئەم ڤایرۆسانە لەم سلایدا تۆزە سلایدەکە لەوانەیە بۆیەوە دیار نەبێ هیچ قەیناکە مشکلەیەکمانی ئەوەی سەرەوەیان خەتی سەرەوە نووسراوە سارس، ئەمەی خەتی خوارەوە نووسراوە کۆڤید 19. تاوان ئێمە هەر لە سەرەتا وتومانە خۆزگا هاوڵاتی کورد سارس و مێرس و کۆڤیدی وەکو ناوی خۆی بزانایە بۆ ئەوەی
ئەمانە ببن بە زاراوەی سەرزاری خەڵک یعنی ئەگە سەیری سارسی بکەین لەگەڵ کۆڤیدی نەوە سەیرەکەی دەستپێکردنەکەشیان لە هەمان کاتا بووە حتا ئەم سارسە لە کۆتایی مانگی نۆڤەمبەرا دەستی پێ کردووە بەحسەکانی ئەوەڵی سین ئەوەمان پێڵێن ئەگەر من لە محازەرەیەکی ترما لە قسە و باسێکی ترما لەگەڵیەوە باسی ئەوەم کردبوو کە کۆرۆنڤایرسی سارسی یەک ئەوە لە کۆتایی نۆڤەمبەر ئەم حاڵەتی ئێستش حاڵەتەکان لە کۆتایی 11 دەستی پێکردووە هەنێک لە لێکۆڵینەوە سەرەتایەکان ئەڵێن لە 15 شەو دەستی پێکردووە و لە 6 حاڵەت داغڵ بووە لە سینە لە 16 یەکێک لە دکتۆرەکان تو تێمە سارسە هاتنە ناوەی و کۆتایی هاتنەکەیان لە یەگەچێت لەبەرەوە هەردوو بابەتەکە ئەو ئەمانەیەکێکە لەو مەقالە سەرەتایانی کە ئێستاچێ وڵاتی چین ئەعلانیەکە ڕەفزیەکە کە ئینسان بچێتە سەرەتای ڤایرۆسەکە و نەک لەبەرەوەی شێوەی ڤایرۆسەکە چۆنە باسی ڤایرۆس نە ئەوێ نەزانێت خاڵی دەستپێکردنی و خاڵی بڵاوبوونەوەی و ئەوانە ئەبستا لە جیهان بووە بە کێشەیەکی سیاسی لە کۆتاییە یەمە سەر ئەوە ئەگەر سەیری سلایدێکی تر بکەین بۆی بۆتان دەربکەیە کە جاری وایە سۆشیال میدیا هەڵەیەکی زۆر گەورە بە هاوڵاتیەڵێ ئەگە سەیری بکەین نووسراوە سارس مێرس کۆڤید خەریتی جیهانی لەسرە بە خەتی سوور دەرچووە لە ڕاستیە ئەم خەتە سوورە کە گەرێکە سەیری کە هیچ ڕقەمێ نەنووسراوە یەک ڕسمدەیاتی ئەڵێ ئەرێمە چییە ئەڵێم ئەم سارس و مێرس و دنیایان داگیر کردووە بەڵام لە ڕاستیە کە هیتە سەر واقعی عەمەلی وانییە ئەگە سەیری بۆ نمونە مێرسکەیت لە دووەلی خلیجا بوو هەموو حاڵەتەکان زۆربەی لە دووەلی خلیجا بوو حتا ئەگە سەیریکەی لە ساڵی 2012 کە دەستی پێکرد حاڵەتی زۆر کەم هەبوو چونکە کۆتایی مانگی نۆ دەستی پێکرد حاڵەتەکان زۆر کەم بوون ئەمەی باسی سعودی ئەەکەم ئەوەی کە پێ ئەوتێ ڤایرۆسی ئیلتیهابی سیە ترسناکەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە لەگەڵ ئەمە ئامۆزانی تر ئێمە قسە لەسەر دووسیە ئامۆزا و پورزاکەین ئەمانە بە پێی زانستی ڤایرۆسیش شتی هاوبەشیان زۆرە لەبەرەوە کە ئەم شتانە باسەکەین ئەمانەوێ وەڵام بە پرسیارە قورسەکان بینەوە کە وەڵامەکانیشمان 100% نییە بەڵام بە هاوڵاتی بزانێت کە ئێمە لەسەر ئەساسی چ شتی قساکەین لە خۆمانەوە نابێت تۆش بۆ تۆش نابێت تۆش دێم قبول ناکەیت لە ئەگە سەیری ڕسمەکە بکەیت دوای وەرە خوارەوە سەیرێک ئەیلەوە لە ساڵی 2012 لە هەموو ئەوروپا بەستەنها لە ئەڵمانیا و لە بەریتانیا کێک حاڵەتیانە بووە 2013 هەمووی سعودی و خلیج و وردەوە لە 2014-2015 کەواتە لە فەسلێکە ئەمە مێرس گەڕاوەتەوە هەمووی لە یەک شوێنە بۆ زانیویشیانە چییە بەڵام کۆریای جنوبی بە حکمی ئەو تیجارەتە ئەلەکترۆنیکە هەی بووە کۆریای جنوبی جیاوازە لە هەموو وڵاتەکانی ترە حاڵەتە بۆ لەم لاولا هەر لەم سلایدا شتێکی ترمان پێڵەیە ئێستا حاڵیان نسبەتی مردن بە نسبەتی توشبوون بە کۆڤید نزیکەی 2,400,000 ئێستا نسبەتی مردن ئێستا بەم شتە گەورەی کە هەیە و بەم نسبەتە مردنەوە ئەڵێ نزیکەی بۆ نمونە 161,000 مردووە و 2,400,000 گرتوێتی و نزیکەی 610,000 چاک بۆتەوە نسبەتی مردن ئێستا بە پێ و حاڵاتانی کە تەسبیت بووە نزیکەی 6.6 هی مێرس لە سا 34 هینی سارس لە سا تقریبەن دێ بەڵام هەڵەیەکی گەورە کراوە ئەوسا ئێستا جیهان ئێوێ ئەو هەڵەیە کۆتایی ئەو هەڵەیە نابێت دووبارە بێتەوە چونکە هیچ نەتەوەیەک هیچ شعبێک لە دەسەڵاتی سیاسیەکەی خۆی قبول ناکات ڤایرۆسێک بێتە وڵاتەکەتەوە لە 134 وڵاتەکە بکوژێت کەس قبولی ناکات ئەڵێ من ئەم دەسەڵاتە سیاسیە ئەم دەسەڵاتە تەندروستیم بۆ چییە و دەرکەوتووە ئێستا لە وڵاتی سعودیە کاتی خۆی لە 130 فەحسەکەیان هەر نەکردووە نیشانەکانی زۆر بەسیط بووە و دەریش کەوتووە لە سعودیە لە 180 پیاو بووە محەجەبەکان نەچوون بۆ فەحز پیاوەکان لە ماڵەوە بوون خێمەیان هەڵاوە چوونەتە دەرەوە کەواتە ئەوەی کە بووە بە زانستی مطلق لە 4.4 ئەوە نا دەرکەوتووە درۆیەکی گەورێ ئەی ئێمە ئێستا خەریکی چین ئێستا خەریکی شتێکی ترین خەریکی ئەوەی کە ئەگە سەیری سلایدێکی تر بکەین
سەیری سلایدێکی ترەکەین ئێمە وەڵامێکی 100% لەسەر ئەساسی ئەو شتانە دوو وەڵامان نایەوە. ئایا کۆرۆناڤایرەس کەی کۆتاییەت بەڕای ئەو زانێنی پێشوو و من ڕای ئەوان و بۆچوونی خۆشم دوای ئەوەی کە بەسەر هەموو ئەو شتانە چوومەتەوە نەیتوانی بێتم چکە وەکوتم زیاد لە 20,000 زەربی کە بزانە ئەگەر هەر یەکێشی مەقالەیەک 3 تا 10 لاپەڕە بێ بزانە ئەکاتە چەند لاپەڕە لەسەر سارس و مێرس و کۆڤیدای هەتام کۆڤیدە ئێستا بۆ ئاگاداریتان ئەگەر کەسێ بچێت لەو سایتا لی بە لەو سایتا هینی هەیە هەر بەهای هەیە نزیکەی 5,000 لێکۆڵینەوە تاکو ئێستا بڵاو بۆتەوە بە 3 مانگونی و 5,000 لەو سایتا بزانە 5,000 شوێنی ترە ئەجا بزانە زانست ئێستا گەیشتۆتە چۆ زانست ڕێ نایە بە هیچ وڵاتێک بە هاوڵاتێکی خۆی بڵێ وەڵام من لە سا 6 وڵاتەکەم مرد شتیوان نییە هیچ کەسێ قبولی نییە شتیوان نییە نابێ هیچ نەخۆشیەک بێت لە سادا 2 زیاتر وڵاتەکەت بکوژێ یا لە سەدا 1 لە بین 1 بۆ 2 لە 1 کەمتر نەتەوەکە دوای چەپڵە بۆ لیا ئەڵێ ئەوەیە تەندروستی ئەوەیە حاکم ئەوەیە دەسەڵات لەبەرەوە ئێستا هەمویان لە گرێوی ئەوان ئەم سلایدە چیمان پێڵێ کەواتە یەکەم کەی تاکەی بەردەوام بێ بەپێی هەموو شتانە لە مانگی 8 کۆتاییەت یان زۆر کەم لێرە و لە ئەمێنێتەوە ئیستا ئێمە سەر ئەوەش ئەو کەمانە چێن دووەم ئایا ئەبێ بە وەرزی یا نابێ بە وەرزی سیرمان کرد سارسی 1 بە هیچ شێوە نەبوو بە وەرزی مێرس کە ڤایرۆسەکەی لە 155 لەمەچێ ئەوەی لە 180 بۆ 96 لەمەچێ نەبوو بەس ئەوەی لە 155 لەمەچێت 3 ساڵ لە سەرێک هاتەوە 2013 14 بەس لە سعودیە لە حاڵەتەکان 1 حاڵەت لە هەموو ئەوروپا 9 حاڵەتی تیا بوو هەموو ئەوروپا دوایی بوو بە کەیس راپۆرت یعنی تۆ ئەڵێ ئەی بە مقالێ ئەرە وەڵا کەیسێکم دۆزیەوە وەکوێت چێ تاعونێک لە دەیەکە لە شارێکە لە ناحێکی کوردستان بێتەوە خێرا تەقیرێک گەنووسی ئەرە وەڵا تاعونێکم دۆزیەوە ئەوی ژوای لێ هات لەبەرەوە زۆربەی بۆ چوونەکان لە ئێستا لەسەر ئەوەن کە ئەم ڤایرۆسەش نابێ بە فەسڵی زۆربەی بۆ چوونەکان لەسەر ئەوەن ئەم ڤایرۆسە نابێ بە فەسڵی بەڵام یەک شت بڕێنەرەوەیە یەک شت بڕێنەرەوە ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە کە مانگی 10 11 12 550 ڕۆژ چینەوە سلایدەکەی دوایی سلایدی پێش ئەمە یەمە سەر سلایدی پێشەمە طبعاً ئەوە مانایەوە تا ئێستش لە ئەگەر بین بێ فەسڵیەکە زۆر احتیمال هەیە نەبێ بە فەسڵی بەڵام مانگی 10 11 و 12 سین بڕیارەیە بزانین لە سینا وەجبەیەکی تر دروست دەبێتەوە یا لە بەریتانیا وەجبەیەکی تر دروست دەبێتەوە بەڵام ئەبێ وەجبەکە کە دروست بۆ پۆزەتیڤ بێ بە PCR بۆ ڤایرۆسەکە نەک بۆ ئەنتیبۆدیەکەی کە لەم سلایدا باسیەکەین پرسیاری 1 و پرسیاری 2مان جواب بایەوە پرسیاری 3 سلایدەکەی پێشووتر بێ زەحمەت شتێکەیە هەریا ئەم لەسەرم سلایدە باشە ئەڵێ زۆر باشە ئەڵێ ئەو کەسەی کە ڤایرۆسەکە ئەگرێت کاتێک کە ڤایرۆسەکە ئەگرێت لە ناو لەشی ئینسانە شتێک دروست دەکا پێوتێ دژەتەنەکان کە لە ڕاستیە ئەمە جۆرێک لە ڤاکسینە ئەمە لە ڕاستیە جۆرێک لە ڤاکسینە دروست دەبێت لە چەناوە دەست پێکە لە 10 بۆ 20 ڕۆژ دەست پێکە و احتیمالی زۆر هەیە تا 2 تا 3 ساڵ لە لەشتا بمێنێتەوە جا ئەو کەسانی کە ئێستا کۆرۆناڤایرەسەکەیان گرتووە ئەو بەختەوەرانی کە گرتیان و چوونە ماڵەوە ئەبێ بچین کەوچکەین بە چێشتەکانیانە لا شوێنە نانی خواری ئێمە بچین پارۆکەی لێ وەرگین باوەشیان پیاکەین تۆ زێمەنا ئەمان بنێ ئەوان بەپێی ئەمە بێت ئەمە یەکێکە لە بەحسە مهمەکان بەڵام زۆرترین لێکۆڵینەوەکان لەسەر ئەوە ڕێکەوتون ئەڵێن لە 1 تا 3 ساڵە 2 ساڵیش هەبووە لێکۆڵینوان لێکڕوە ئەچینە سەر سلایدی دوای ئەمە بۆی بزان ئەم مۆزوعەت چییە لە لەشی ئینسانە چۆن ڤاکسین یا ئەنتیبۆدی دروست دەبێت ئێمە 3 سەهممان کردووە یەکێکیان شین یەکێکیان سەوز یەکێکیان سوور هیوارم بینەر زۆر جوان ئەو ڕسمەی لەبەرچاو بێت شینەکە ڤایرۆسەکەیە کە ئەیگریت کاتێک کە ڤایرۆسەکە ئەچێتە لەشتەوە لە بیدایەتەوە لە پێش نیشانوستاوە هیچ نیشانەیەکی نییە لە خاڵی 0 بۆ ڕۆژی 5 هیچ نیشانەیەکی نییە لە بینی 5 بۆ 7 تا 10 ڕۆژ ئەڵێت نیشانەکانی دەرەکەوێ
ئێمە جارێ بەس باسی خەتەشینەکەکەین لە تا 14 ڕۆژ ئەگاتە قیمە وردە وردە ئیتر نیشانەکانی تیا نامێنێ و لە دوای 28 ڕۆژ هیچ شتێک ڤایرۆسەکە بە هیچ شێوەیەک لە 99 بێ زەحمەت ئەم ڕقەمە زۆر موهیمە ئەڵێ لە دوای 28 ڕۆژ لە 99 ڤایرۆسەکە نامێنێت لە لەشی ئینسانەوەکو ڤایرۆس ئەی باشەکە ڤایرۆسەکە نەما چۆنم ڤایرۆسە ئەبێ بەچی ئەگەر بگەڕێنەوە سەر خەتە سەوزەکە اینجا خەتە شینەکە واز لێ بێنە لە دوای 28 ڕۆژ تۆ بە هیچ شێوێ ڤایرۆسەکە لە گیانتان نەماوە یەک دوو حاڵەتیان هێناوە ئەی هێنێ ئەڵە دوای 31 ڕۆژ و 39 ڕۆژ و 42 ڕۆژ ئەمە بەس حاڵەتە تا ئێستش ئەو حاڵەتە بە نەهاتوە یەکێکە باسی کەین ئەگەر حاڵەتێ لە هەولێر یا لە هەڵەبجە یا لە دووەکەیە تا ئێستەیەکێ لە دکتۆرەکان نەهاتووە بە تەفسیل بۆمان باسکە بزانین سەرەتا چۆن دەسی پێکرد چۆن هات ئەمەمان نییە لەبەرەوە ئەو 3-4 حاڵەت 10 حاڵەت 20 حاڵەت 30 حاڵەت 40 حاڵەت 50 حاڵەت لە 2.4 ملیۆن لەبەرەوەی باسی چە نەکەین ئێمە باسی 2.3 ملیۆن و 900 ئەواکەین خەتە سەوزەکە ئەڵێ کاتێک کە تۆ ڤایرۆسەکە لە لەشتایە ئەڵێ کاتێک کە تۆ ڤایرۆسەکە لە لەشتایە خەتە سەوزەکە پێ دەڵێ شتێک هەیە پێ ئەوترێ IgM لە حاڵەتی ئەمە حاڵەتی نەخۆشەکە کە دروست دەبێت وردە وردە لە لەشا چی دروست دەبێت ئەنتیبۆدیەک یعنی دژێک دروست دەبێت دژی ڤایرۆسەکە یعنی ئەنتیجینە ڤایرۆسەکە پێوتێ ئەنتیجین لە لەشا شتێک دروست دەبێت پێوتێ ئەنتیبۆدی یعنی دژی ئەو لە چەند ڕۆژیەوە دەست پێکە لە 7 ڕۆژ تا 21 ڕۆژ دەست پێکە ئێستا ئەم تێستا لە عالەمە ئەم فەحسە پێوتێ سێرۆلۆجی فەحسێکیە کە ئێستاکێ بۆ ئەم ڤایرۆسە دروست بووە لە هەنێ وڵاتە ئەیکەن هەنێ وڵات هێشتا پێی نەگەیشتووە یعنی سەر ئەوە چۆنە و چێ پێیگەیشت و خەڵکی چییە ئێستا لە جیان خەریکی چییە ئێستا لێ فەحسێگەڕوا بە 3 دقە بە چارەکێ ئەمە ئەیبینی هەموو ڕۆژێ یەکێ ڤیدۆیە بڵاوە کاتەوە یەکێ مەقالەیە بڵاوە کاتەوە یەکێ ئەوە بڵاوە کاتەوە ئەمە هەمووی ئێستا ڤایرۆسەکە گەیشتوتە شوێنێک بەس لە تەنها ڕقەمە ئەمریکا ئەوەنی زیاد کرد بەریتانیا ئەوەنی زیاد کرد ئەم کەمەکە ئەو زیاکە هیچ شتێک لەسەر ڤایرۆسەکە وجودی نەماوە تەنها ئەوە ماوە ئەم سلایدەی کە من لەسەری قساکەم جیهان ئێستا خەریکی ئەمەیە پێشتان ئەڵێ میستێمە دوایەوە خەریکی چییە هەموو جیهان خەریکی ئەم سلایدەیە هەموو جیهان هەرچی تۆ ئەیبینیت ئێمەش ئەبێ ئەوەمان هەبێت لە ئەخیرا بۆ ئێمە سەرەوە خاڵی سەوز ئەو ئیشارەتە سەوزە ئەو خەتە سەوزەخە لەسرە ئەوە لە کاتی ڤایرۆسەکە ئاکتیڤە ئەمیش وردە وردە لە لەشا دروست دەبێت چیەکە بە قووەتی ئەم بە زۆعفی ڤایرۆسەکە وردە وردە ڤایرۆسەکە بەڵام لە ناوەڕاستە لە ڕۆژی 14 ئەم ڤایرۆسەوە شتێکی تر لە لەشا دروست دەبێت خەتە سوورەکەیە ئەو خەتە سوورەیە کە ئەوەی پێوتێ ئەو ڤاکسینە ئەو ئەنتیبۆدیە کە دروست دەبێت پێوتێ IgG کەواتە دوو شتمان هەیە ئێستا حالیان لە جیانە خەریکی فەحسێکی ترن دەرکەوت ئەوەی کە پێوتێ PCR RT-PCR ئەمەی کە فەحسەکەی پێکرێستا دەرکەوت لە هەنێ حاڵەتیان ناتوانێت ئێستا ئێستا لە هەنێ شوێنە ئەگەر بزانن خۆیان مەبەستیان بێت تەبعاً هەردوو تێستەکە بەیەکەوەکەن هەم IgM ئەکەن هەم PCR بەیەکەوەکەن چونکە دەرکەوتووە کە IgM پۆزەتیڤە بەڵام هێشتا شینەکە ئەوەی فەحسەکەی پێکەین نێگەتیڤە ئێستا هەڵەیان ئەم دوانە بەیەکەوە بکەن بۆ ئەوەی بە تەواوەتی تەشخیسەکەیان ڕاست دەرچێ باشە دەست خۆش ئێمەش مشکیلەمان نییە لەگەڵ یاڕۆین خەتە سوورەکە ئەڵێ چی خەتە سوورەکە ئەڵەیە کاتێ ڤایرۆسەکەش لە 28 ڕۆژە تەواو بێ IgM تر نامێنە لە لەشا ئەویش مەناعەی خۆی لە بیدایەتەوە دروست کە لە 21 ڕۆژە تەواو بێ و باشە ئەی دوایەوە پرسیارەکە لێرەوەیە پرسیارێکە کرێ ئایا من مەناعە لە لەشما دروست بۆ دوای ڤایرۆسەکەیان نا زۆربەی ئەو بەحسانی کە کراوە بەحسی 41 کەسی کراوە بەحسی زۆر کراوە چونکە لەبەرەو یەشتا کە بە تەواوەتی ئەمە هین نەبووە بەڵام ئەو بەحس ئەوڵەکان کە کراوە لە وڵاتی سین ئەڵێ بەڵێ چەند کەس گرتبووی هەر هەمووی ئەو دژەی تیا دروست بووە ئەو خەتە سوورەکەی تیا دروست بووە یەک پرسیاری زۆر مهمەکرێت ئەڵێ جیاوازی چییە لە بینی ئەو کەسانی کە بە سوچی گرتویانە لەگەڵ ئەو کەسانی کە بە قورسی گرتویانە ئەم دوو کەسە یەکێ بە سوچی گرتوێت تێ بە قورسی هەنێ لێکۆڵینەوە هەیە ئەڵێ دژەکەوەکو یەک دروست دەکات لە چه حاڵەتێکە بەحسێکی تر ئەڵێ ئەگەر نەخۆشەکە تایی نەبوو
تا ئەگەر نەخۆشەکە تای نەبوو ئەو سەوزە درەنگتر دەست پێەکە. ئەگەر نەخۆشەکە تای نەبوو ئەو سەوزە درەنگتر دەست پێەکە یا جاری وایە زۆر کەمە لەبەرەوە کە سوورەکە دەست پێەکە ئەو سوورە لە لەشی ئینسانە ئەمێنێتەوە دوای ئەوەی تۆ ڤایرۆسەکەت گرتووە ئەڵێ ئێستا فەحسی تازە کە دەرچووە لەسەر سارس کە دەرچووە فەحسیان کردووە لە 1 مانگ 3 مانگ 6 مانگ هەتا ساڵێک هەتا 2 ساڵ 3 ساڵ بۆ دەرچووە لە هەنێک کەسا تا 3 ساڵ تا 2 ساڵ تا 1 ساڵ کەواتە ئەو کەسی ئیستا ڤایرۆسەکەی گرتووە زۆربەی زۆریان تا 1 ساڵ لانی کەم پارێزراون یعنی ئەمە چیان لەکەین ئەیان بینین تەوقەیان لەگەڵەکەین چۆنی سیحەتی باشە پەلاماریانین ئەم لاولایان بەشم خۆایە تۆزێ لەو مەناعێش بێ بۆ ئێمە لەبەرەوە ئەوان ئێستا مەرغوبن لە کۆمەڵگا ئەگەر بچینە سەر سلایدێکی تر سلایدەکان لە ڕاستیە ئەو سلایدەوەکو خۆی بابمێنێتەوە من ئەمەوە یەکشت بڵێم ئێستا وڵاتی بەریتانیا هەر ئێستا لە 3.5 ملیۆن لەو فەحسەی کە پێوتێ سێرۆلۆجی ئۆردەریان کردووە لە شەریکەکە 3.5 لەوانەیە ئێوە بەلاتانەوە سەیر بێ بزانن بۆچی باوە یەک بۆچی ئێمە وەڵامان بە چەند پرسیاراوەتەوە یەکەم کۆرونا ڤایرۆس تاکەی بەردەوام بێت ئێمە وتمان لە مانگی 8 مانی تاک گروپ ئایا ئەبێ بە وەرزی بەپێ ئەو بەحسانی کە هەیە زۆر احتیمالێکی کەمە بێ بە وەرزی سێهەم ئایا مەناعە کە دروست دەبێت تا چەند ئەمێنێتەوە لە ئینسانە لە 1 تا 3 ساڵ و لە 7 ڕۆژەوە مەناعە دەست پێەکە ئەوەی یەکێکیان پێوتی IgM لە 21 ڕۆژە تۆیاوە ئەویتر پێوتی IgG کە ئەم فەحسە تازانەیە کە ئێستا دنیا خۆی پێوە مەشغوڵ کردووە ئەویش لە 21 ڕۆژ 14 ڕۆژە هەتا ساڵی 2 ساڵ ئەمێنێتەوە وڵاتان خەریکی چینیستە زۆر مویمە بزانی وڵاتان خەریکی چین پێش هەموو شتێک لە ئەمریکا ئەو ڕێکخراوی کە پێوتی ڕێکخراوی خواردن و دەرمان لە ئەمریکا لە 2 چوارە ئەم تێستەی یاکسەر بڵێن ئاعترافی پێکرد و تێستەکەی کە لێ باسییان کردووە ئەڵێ دوای 1 چارەک نەتیجەکە دەیاتی بۆ ئێمە گرنگە ئەگەر بۆ ئێمەش گرنگ نەبێ بۆ زانستی مرۆڤایەتی زۆر گرنگە شەرت نییەوەی بۆ ئێمە گرنگ نەبێ بۆ مرۆڤ گرنگ نەبێ شەرت نییەوەی بۆ مرۆڤ گرنگ بێ بۆ ئێمە گرنگ بێ چونکە جاری وایە لەوێ گرنگی خۆی هەیە لای ئێمە ئەو بابەتەی نییە هاوڵاتی ئێمە ئەوەنەی مەشغەڵەتی ئەوەیە دوای کۆرونا ڤایرۆس بە سەلامەتی و بە ئاشتی بژێ مەشغەڵەتی ئەوە نیە ئێستا کۆرونا ڤایرۆس بیکوژێ لەبەرەوە ئەو وڵاتانە ئێستا خەریکی ئەوەن لە ئەمریکا بەپێ ئەو معلوماتانەی کە لەسەر لاپەڕەکانی هەموو سۆشیال میدیا هەیە بە هەموو زمانەکان تۆ چەند زمانە زانی بڕۆ پێی بخوێنەوە سکەندناڤیە زانی پێی بخوێنەوە ئینگلیزیە زانی پێی بخوێنەوە عەرەبیە زانی فارسیە زانیت کوردیە زانی بڕۆ پێی بخوێنەرەوە ئەزە ئەگەی کە تۆ ئێستا جیهان خەریکی چییە بۆ نمونە ئەم سلایدا کۆمەڵێک لێکۆڵینەوەم هێناوە من لێکۆڵینەوەکان هەر بەدەم باسەکەم لە لێکۆڵینەوەکانە ئەڵەیە لە دوای 7 ڕۆژەوە جاری وا هەیە PCR کە کراوە لە 170 پۆزەتیڤ بووە لە 30 نێگەتیڤ بووە بەڵام بە پێچەوانەوە سیرەکەی ئەو فەحسی IgM لە 189 پۆزەتیڤ بووە هەر بۆیە باسم کرد ئێستا چێ هەوڵەیان ئەم دوو بەحسە تێکەڵکن ئێمە ئێستا وەڵامی پرسیارەکانمان زۆر راوەتەوە ئەنتیبۆدیش دەکەی ئێستا جیهان خەریکی چییە ئەگەر بچینە سەر سلایدێکی تر بۆ ئەوەی بزانین سلایدێکی ترمان هەیە باز لە چیەکە باز لەوە ئەکات ئەم فەحسی کە ئیستا بەتەمایە بکرێت و ئەشیکەندە هەنێ وڵات دەستیان پێ کردووە باز لەوە ئەکات سلایدێکمان هەیە دوای ئەمەیەت باسیەوە ئەکا تۆ ئێستا سلایدی دوای ئەمە بێ زەحمەت دەستخۆش ئەم سلایدا ئەگەر ئێمە بین سەیری مرەبع سوورەکەی سەرەوەیان بکەین من خۆم مرەبع سوورەکەکەم بە کوردی شتێکەیە پێوتێ مردنی ئێستا 2.4 ملیۆن بەشەر گرتوێتی 161,000 مردووە نیسبەتی مردن لە ساعت چەنە 6 ئەمە نابێت ئای نابێت لە سەردەمە تازەیە نابێ ئێستا مجتەمەعی بەشەریەت ئەوە قبولکە ڤایرۆسێ بێ لە ساعت 6 کۆمەلگا بکوژێت چۆن نەبێت ئەی چیەکەن ئەمەیە پرسیارە گەورەکە ئەمە نەک بۆ ئەمریکا بۆ سین بۆ بەریتانیا بۆ ئیسپانیا بۆ رووسیا
نابێ بوەستیت چیەکەیت ڤایرۆسەکە تەواو بووە یەی چیەکەی تۆ دیسانەوە هەر بەلاتۆ گرنگ نییە ئەڵێ چەند کارمەندی تەندروستیم هەیە ئەڵێ لە کوردستانە من 25,000 یا 50,000 ئەڵێ بۆ هەر 50,000ەکە دوای 2 مانگ تێستی ئایجیجیەکە ئەکەی کە پێوتێ سێرۆلۆجی سیرەکەی لەو 50,000 2,000 پۆزەتیڤە بۆچی بۆ ئایجیجی یعنی چی یعنی ئێمە پێشووتر ئەمانە پیانەوترێ ئیلتیهابەکان وەرگرتووە بەڵام لە کاتی خۆیان هیچ نیشانەیەکیان نەبوو تەشخیص ئێمە چیەکەین ئەم 2,000ش لەگەڵ ئەم 340 خۆمانە یا 330 خۆمانە کۆکەینەوە یعنی 340مانەیە یا ئەبێ بە 400 زائیدەن 2,000 ئەبێ بە 2,400 چەند کەس مردووە بە کۆناڤایرۆس لە کوردستان 4 کەس 4 سیرەکەی نیسبەتی مردن لە وڵاتی ئێمە ئەبێ بە چەند ئەبێ بە 0.1 جاوە چیە خۆ ئینفلۆنزا ژەرەوە ناکوژێ ئەو کاتە تۆ چیەکەی بە هاوڵاتی کوردەڵێ ئەڵێ ڤایرۆسی بڵاو بووە لە ساڵی 2019 بۆ 2020 ئەم ڤایرۆسە لە مانگ هێشتا کۆتایی هات نەبوو بە فەسڵی لە سەدا یەکی یا لە سەدا 0.5 لە ئیسرائیل ئێستا 0.3 لە وڵاتی تر ئەڵێ ئەوە نەیکوشت لەبەرەوە چی کوشت ئەڵێ ئەو کەسانی کە کوشتیان تەمەنیان لە 6 زیاتر بوو یەکێ لەم نەخۆشانیان هەبوو مەناعی کەم بوو لەبەرەوە ئێمە چیەکەین داوای لێبوردن لەو خەڵکە ئەەکەین کاتێک ئەگەر ئەم ڤایرۆسەش بوو بە فەسڵی کا لەو گروپە ئەەکەین چکە مردنەکە ناو گروپایە بە زۆری چکە لەبەر نەخۆشیەکەی نەک لەبەر ئەوەی ئەم معڕەز زیاترە نە هیچ کەسێک هیچ کەسێک معڕەز زیاتر نییە لەوەی بیگرێ بەڵام کای گرێت ترسناکەکی فەرقی هەیە هیچ کەسێک پێی ناوتێت بە ئینگلیزی شتێکە پێوتێ ریسک گروپ کاتێکە کە ئەیگرێ لێرە بەڵام ئێمە ئەڵین ئەو گروپە ئێستا ئەم دقەیەکە لە کوردستانین کە شکور هەموو خەریکە هەموو شتێگەشتیە و خەڵگەچێتەوە ژیانی خۆی و ژیانیدا ئەم گروپە و هەموو خەڵکی ئەبێ یەک شەدەیە بیپارێزن کاتان لەکەم قەرەباڵغی دروست مەکەن ئەچیتە شوێنی قەرەباڵغی و بە ماسکی پێبێت ئەو کەسانی تەمەنیان لەسەر و شەستەوە نەخۆشی زەخ شەکر ئەویان هەیە ئەبێ ڕجایان لێ ئەەکەم کە دوو مەکەن بەسێ هەتا ئەتوانن 1-2 مەتر لانی کەم مەترونی و 2-3 مەتر لەیەکەوە دوور بن ئێستا ئاخرشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ 1 مەتر ئەوەی کە پێوترێ دوورکەوتنەوە لە یەکتری سۆشیال دیستانس بە ئینگلیزی ئەمە نەزانم مێنتاڵ ریزستەنسمانە یعنی لە ڕووی عەقلی ئەمە پێمان ڕەفزە وەکو ئیتالیا و ئیسپانیا و فەڕەنسا مشکیلەمان نییە هیچ مشکلەیەکمان نییە چکە بۆ تۆ تێگەیشتووی ئیسە ڤایرۆسەکە چییە تۆ تێگەیشتووی ئیسە چۆن بڵاوە بێتەوە تۆ تێگەیشتووی چۆن خۆپارێزی هەر کاتێک کە تۆ تێگەیشتی لەو شتە ئەو شتە بەسیتە هەر بۆیە من لە سەرەتای کۆرۆناڤایرۆسەوە لە 23 لە 6 لە مانگی سیا وتم ڤایرۆسەکە بەسیتە لە هەڵامە دەچێت نەموو هەڵامەتە ئێستا دەرکەوت کە لە هەڵامەتیش سووکترە ئەم گروپە بێ خۆی پارێزیە بەس ئێمە چیمان کردووە هەمیشە وتمانەمانە باوکو دایکمانن مامۆستاکانی خۆمانن مامۆستای زانکۆین ئەبێ بیان پارێزی بەداخەوە لە هەنێ وڵاتە زەردەواڵیان بەرە پیرەکانیان بەو شێوەیە لێ کرد کەواتە ئەم مرەبع سوورەی کە لە سلایدەکە هەبوو بۆ ئەوەیە دوایەوەی کە کەیسەکانە دۆزیتەوە ئەو سوورە ئەگە سەیریکەن کە کەیسەکانی دۆزیەوە ئەڵێ ئۆها ئەمریکا ئەڵێ نیسبەتی مردن لای بن ئەم کەیسە ئەڵێ ئەم حاڵەتە تەوەقوعەکەن لە ئەخیرە نیسبەتی مردن لەم نەخۆشە ئەبێ بە 0.3 هەتاکو 1.3 تەوەقوعیان وایە ئەمە حەزەکەمە یەکێکە لەو لێکۆڵینەوە گەورانی کە ئەم شتم لێو دەرهێناوە ئەڵەیە احتیمالی زۆرە کە بۆ شتە وە حاڵەتە بەسیتەکانیان هەر هەمووی لە 2 هەفتە چاگەبنەوە ئەوەی پێوتێ حاڵەتی بەسیت ئەوەی کە زۆر خەتەرە جیازی تەنەفوسی سەناعیشی پێویست بووە لە 6 هەفتە چاک بۆتە ئەوەی کە ژیاوە ئێستا حالیان ئەوانەی کە خەتەرن لە جیهانە ئێستا ئەوانەی کە خەتەرن لە جیهانە لە 100 لە 100 سووکەکەیە لەو لە 100 لە 105 ئەچێتە ژێر جیازی تەنەفوسی سەناعیەوە لە هەموو سکەندناڤیا بەو هەمووی کە گرتوێتی هەموو سکەندناڤیا بەو نزیکەی چەند هەز لە خۆی لە نزیکەی 25,000 نزیکە کاتەوە هەمووی 200 کەسیش کەمترە لەژێر جیازی تەنەفوسی سەناعیایە ئەمە کەوە سەیریکە جیازی تەنەفوسی سەناعی ئەوە نییە کە بێ خەڵک پسۆندەکە بکەی بە قورجە ئەم ڤایرۆسە ئابە و شێوەی نییە خەڵک لێ تێگەیشتووە ئەگەر بچینە سەر سلایدێکی تر کە سلایدەکە لە ڕاستیە بۆ ئێوە نییە بۆ خۆمە
ئەوش تەنها یەک شتەمە پێتان بڵێم ئەمە یەکێکە لە پرسیارە سووکەکان نەک پرسیارە قورسەکان ئەمە لە پرسیارە سووکەکانە بەڵام وەڵامدانەوەکەی نادیارە پرسیارێکی سووکە و هەنێک کەس ئەڵێت لە تەخەسوراتی خوێنیاوە بە تەخەسوراتی خوێن مردووە هەنێک کەس ئەڵێ لە مێشکیاوە لە ئینجا چێ بۆ سی هەنێک کەس ئەڵێ لە دڵیاوە ئینجا چێ بۆ سی بەڵام زیاتر لە 15,000 مەقالە لەسەر ئەوەیە کە ئەم ڤایرۆسە یەکەمین محاڵتەی لە 1970 ئەم ڤایرۆسە ناوەکەی بەخۆیەتی پێوتێ سارسی یەک سارسی دوو یعنی چی؟ یعنی هەوکردنی خێرای سیەکانی مەترسیدار یعنی ڕێک پەیوەندی بە سیەکانەوەیە دوایی ئەمە چیەکە قۆناغەکانی تر تێک ئەشکێنێ چی تێکەشە کەسی تێشکە کۆمەڵێک وردیلە بەرە بن پێوتی ئاسیفە ئەم ئاسیفەیە هەر لەگەڵ سیەکان تێکشکە ئێمە نەخۆشمان هەبووە هاتۆ تێکە لە نەخۆشخانەکانمانەوە یا لە هەر شارێکی کوردستان بێ یا لە ئەوروپا بێ دوای 24 ساعت کە هەردوو سیەکەی پەڵەیتیا بووە دوای لە 6 ساعت بۆ 24 ساعت هەموو ئۆرگانەکانی کۆلاپس بووە تەپیوە لەبەرەوە بۆ سەبەبی مردن ئەم سلایدەی تر ئەمە دوای کۆرۆنا ڤایرەس ئێمە چیمان لێت ئایا بەڕاستی شەمشەمە چۆرە دوای ڤایرۆسی گۆڕانکاری بەسەریە ئایا ترەمپ یا ڕئیسی چین گۆڕانکاری بەسەرایەت یا ئەوروپای موحەد و ناتۆ یان جیاوازی دۆلار و نەوت یا پەیوەندی رووسیا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە یان ئەو شتەی پێوتێ نانۆ تەکنۆلۆژی گۆڕانکاری بەسەرایەت ئێمە یەک شتە زانین سیستەمی سیاسی پێش کۆرۆنا ڤایرەس هەمان سیستەمی سیاسی دوای کۆرۆنا ڤایرەس هیچ گۆڕانکاریی بەسەرا نایەت ئەگەر کەسێک تەخەیولی وا بێت ئەو سیستەمە سیاسی اقتصادی پێش کۆرۆنا ڤایرەس لە دوای کۆرۆنا ڤایرەس گۆڕی ئەوە وەهمە بەڵام نەهامەتیەکانی کۆرۆنا ڤایرەس ڕکود و تێکشکانی اقتصادی عالەمیە دوای کۆرۆنا ڤایرەس بەسەری خەڵکاشتێتەوە جۆرێک لە اقتصاد هەیە لە دوای کۆرۆنا ڤایرەس تێگەشتێتەوە ئەگەر ئێمە بڵین سیستەمی تەندروستی ئێمە سلایدی دوای ئێمە سیستەمێکی تەندروستیمان هەبووە پێش ئەم سیستەمی تەندروستیە چۆن بوو هەمومان نەزانین سیستەمی تەندروستی بە وەزیرەکەی و هەتا بەڕێوەبەرەکان بەشێ بوون لە سیستەمی سیاسی ئایا لە ڕاستیە ئەم سیستەمە سیاسیەی پێش کۆرۆنا ڤایرەس و ئێستا و دوای ئەگۆڕێ نەخێر کەواتە سیستەمی تەندروستی دوای کۆرۆنا ڤایرەسی لا ئێمە ناگۆڕێ بە هیچ شێوەیەک ئایا ئەوەی کە پێمان ئەوت نەبوونی زانست خورافات دوای ئێمە گۆڕێ نەخێر ناگۆڕێ ئەی چییە بێ دوای ئەمە یەک گۆڕانکاری زۆر گەورە لە هاوڵاتیا دروست دەبێت ئێمە لە ساڵی 2020 تا ئێستا مەعاشی 2020 نەیراوە کەواتە ئەوەی کە ئەگۆڕێ تێکشکانی هاوڵاتیە لە کۆتایی قسەکانمە من وەڵامە بەو پرسیارانە زۆربەی ئیرایەوە پرسیارە قورسەکان ئایا یەکێ لە ئایا ئەنتیڤایرۆسی بۆ دۆزرێتەوە بە هیچ شێوە ئەنتیڤایرۆسی بۆ نادۆزرێتەوە ئەوەی کە هەیە هەبووە بەکار هاتووە ئایا ڤاکسین بۆ ئەم ڤایرۆسا دۆزرێتەوە ئایا ڤاکسین بۆ سارس و مێرس دۆزرایەوە نەخێر ئەگەر مانگی 10-11 هەڵی نایەوە ڤاکسین بۆ چی بدۆزرێتەوە ڤاکسین بۆ چییە تۆ ڤاکسین بۆ کەسێکیت کە ئەبێ وەرزی بێ ئەگەر ئەم ڤایرۆسە نەبوو بە وەرزی بە هیچ شێوە بۆی نادۆزرێتەوە لە کۆتایی قسەکانمە ئەمێ بڵێم هاوڵاتی بەڕێز من جاری پێشوو تۆزێ تووڕە بووم ئەوە من نەبووم کە تووڕە بووم چکە من چیم نەکوڕی بازرگانم نەکوڕی ئەندامی مەکتەبی سیاسیم نەس حیزبی سیاسیم هەیە ئەوە عیلم بوو زانست بوو لە من هاتووڕە بوو ئەوە ئەو تووتکە سەگەی زانست بوو کە ئەوە بێ ئەهەمیەت بوو لە ناو منە ئەی زریکان ئەوە ئەو پشیلێ بەچکە پشیلەی زانست بوو میاوێکە لە ناو منە ئێمە تەنها یەک شتمان بۆ ماوەتەوە من ئەزانم زانست دوای کۆرۆنا ڤایرەس چی لێ سیستەمی ئێمە ناگۆڕێ زانستیش هەر وەکو خۆی بە پچکۆلەی ئەمێنێتەوە هەمومانەوە بینی ئەوەی کە ئێمە بۆمان مایەوە وەکو هاوڵاتی واجبی خۆمان جێبەجێ کرد لەگەڵ ئێوە پەیمانتانێمێ ئەو شەرەف و کەرامەت و بایەخەی ئێوە یاتان بە من هەرەوە وەرگرم بەشداری هیچ مناسبەتێ نەکەم بە شایکردنی کۆرۆنا ڤایرەسەوە
من ئێمڕۆ دوا بەرنامەم بێت بەڵام پێویستبوون بەڕاستی پێویستبوون چییە؟ خۆی دایشی داهێنانە، دایشی دروستکردنە. ئەگەر بزانم پێویستان پێمە بێتەوە، خۆشبەختانە زۆر سپاسی سۆشیال میدیا ئەەکەم کە پەنجەرە و دەرگایان بۆ کردمەوە. لەم تەلەڤیزۆنەوە دەرگای زۆر گەورم بۆ کرایەوە، ئەبێ سپاسی کورساتیشکەم بە هەمان شێوەش دەرگاکانیان بۆ کردمەوە و هەروە NRTش دەرگایان بۆ کردمەوە. هەر یەکە هەموو تەلەڤیزۆنەکان لە هەمووی هیچ تەلەڤیزۆنێ نەبووە دەرگای لەسەر من داخست بێ. من سوپاسی ئەمیانەکەم لەگەڵ ئەو هەموو ڕقنەی کە لە سۆشیال میدیام گرتووە. ئەڵێم خۆزگە ڕۆژێ نەتەوەیەک دروست بواە، دوای چەقەنە نەکەوتایە. بەداخەوە ئێمە نەتەوەیەکین ئاکشنیستین لە سیاسیەکانمان لە دکتۆرەکانمانەوە. سبەینە ڤیدیۆی بڵاوە بێتەوە هەموو کەس بە دوای ڕاکە. کاتان لێکم لەسەر کۆناڤایرۆس بەش ژمارە ماوە. ئەوەی ئێمە ئیستا کردومانە شایانی ئەوەیە کە مەدالیای شەرەف و کەرامەت و خۆپاراستن و بەرەنگاری بەی بە هاوڵاتی. من لای خۆمەوە نازانم چۆن سوپاسان کەم، بەڵام من ئێوەش هەمومان وەکو هاوڵاتی سوپاسی یەکتریەکەین. ئەزانم دڵتان لە دەستانایە دوای کۆرۆناڤایرۆس چی چاوەڕێنی ئێمەیە؟ شەڕی حیزبە سیاسیەکان، ئاشتی مەعاشی ڕێکوپێکەم و سەرومانگە کەس نازانێت. ئەوەیە ئەو پرسیارە قورسەیە کە وەڵامی نادیارە. ئەجینە هەچی ڤایرۆسەکانێ بۆم بێنن وەڵامتان بۆ ئێمەوە. بەڵام بەداخەوە ویستم پێتان بڵێم ئەو پرسیارە قورسەی کە من ناتوانم وەڵامی پێبەمەوە ئاشتی و تەبایی ئینسانی کوردە دوای کۆرۆناڤایرۆس. سوپاسانەکەم، هیوارم هەموو لایەک سەلامەت بین. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانی کە لەم پرۆسەیە پاڵپشتی منیان کرد. من مەمنونتانم. خواتان لەگەڵ.